دیارە زمان شوناسێکی گرنگی هەرنەتەوەیەکە و یەکێکە لەو بابەتە هەرە گرنگانەی کە بڵین هەر نەتەوەیەکی پێ ئەناسرێتەوە و یەکێکە لەو بابەتانەی کە هەمیشە گرنگی پێدرێت بە تایبەتیش لەلایەنەوە کەسانەی کە گرنگی بە بواری زمان و بە تایبەتیش زمانی دایکێن. جارە لە ڕۆژی 22 تایبەتە بە زمانی دایک و لە هەرێمی کوردستانیش و لە بەشێک لە شارە هەرە جیاوازەکان و لە ناوچە دیارەکانە توانرا کە چەندین کۆڕ و چەندین سیمینار و چەندین کۆبوونەوەی تایبەت بەم بابەتە بکرێت. دیارە لە زانکۆی هەڵەبجەش لە ژێر ناونیشانی خۆت بڵێن بە دروشمی زمانی دایک شوناسی نەتەوەیمانە بڵین بابەتێکی تایبەت و چەندین خوێندنەوە و چەندین چالاکی بەم بوارە ڕێکخرا. یانە و سیاچەمانە بە هەمانگی بەشی چالاکیەکانی زانکۆی هەڵەبجە بە دروشمی زمانی دایک شوناسی نەتەوەیمانە بە سپۆنسەری ڕەباز فاوندیشن چالاکیەکانی تایبەتیان بۆ زمانی دایک ڕێکخست لە هۆڵی مستەفا زەڵمی لە هەڵەبجە. لە چالاکیەکەدا جگەل لە چەند وتەی پانێڵێک کە بەڕێوەچوو چەند نووسەر و مامۆستایەکی زانکۆ لە پانێڵەکەدا باسییان لە گرنگی زمانی دایک و پاراستن و مەترسیەکانی بەردەم لە ناوچوونی شێوەزارەکان کرد. زانکۆی هەڵەبجە و یانە و سیاچەمانە لەم چالاکیەدا جارێکی تر گرنگی دەوڵەمەندی زمانی گۆرانیان ئاماژە پێکرد کە زمانی نووسینی ئەدەبی کوردی بووە سەردەمانێک. هاوکات سەرۆکی زانکۆ لە وتەیەکدا ئاماژەی بەوە کرد زانکۆی هەڵەبجە بە گرنگیەوە کار بۆ گەشەی زمانی دایک و شێوەزارەکان دەکات بە تایبەت شێوەزاری گۆران هەورامی کە لە ئێستادا خوێندکارانی بەشی زمانی کوردی ڕاستپێژاون توێژینەوەکانیان زۆرتر لەسەر زمانی گۆران هەورامی بێت تا وەک بەردەوام لە گەشەدا بێت و بیپارێزن لە فەوتان. سەردەم و چەند زوانێت تایبەتی ئەدەبی بیان زوان و ئەدەبی و نووسەی بێن ئیسە بەداخەوە ماوە چەند ساڵەوە کە فەوتیانە بێ وەشبەختانە ئێمە ساڵ 2007 تا ئێستا دەستمان پەنەکردن کە ئەی زوانەجە فەوتیای پاری زۆنە و ڕێچکە وەژ وەرگێرە وەشبەختانە دوان ساڵ 2007 هەتاوەکو ئیسە ڕەنگە زوانی هەورامی ساحب و 50 ڕێزمانە هەورامیا بوو کە بە زوانی شیرینی هەورامی نووسێنی ئیتر چەند ڕۆمانی و 4-5 ڕۆمانیش بە زوانی هەورامی نووسێنێ دوێشە یانە و سیاچەمانی مەراسیم و ئەشناسیاشە پێکریا. ئێمە پێسە زانکۆ هەڵەبجەی ئەرکوڵ مامزانێک کار پێگرد و شێوەزارە پاکەرمێ پێکرد و دیالێکتە کارمەمی چیشانە شێوەزار هۆران جەڕاستیانە ئێمە بەشی کوردیمان هەنجە بەشی کوردیانە خوێندکارەکەی یاخۆ تەلەبەکیمە ئەسپارێنێرە مەرحەڵە چوارشا توێژینەوەکیشا سەر و شێوەزاری هەورامی بۆ پیسە زمانی پیسە ئەدەبی کە ئینە هەرمانەوەی فڵکۆڕێنە چونکە ئەنما بیر نەشۆ توێژینەوە چەند فرێبا هیچتای ئەرکشامانەوە هیچتای کارشامانەوە هیچتا پێویستمان بە توێژینەوەی زیاتریا ئینە جەلێوێتەرەوە ئەمە پێویستمان پانەیە هەن کە بە بەردەوامی کارسەر و ئانەیە کەرمێک کە زمانەکەی یاخود زمانەکەی نەلادلێنە.